من ناوم ژیان بەرزان غەیدان دەرچووی کۆلێژی پەروەردەی وەرزش ساڵی 2016 بۆ هەفتەم لە ساڵ 2021دا هاتم بەڕێبەرایەتی لاوانەوە و دەستم بەکاری خۆبەخشی کرد لە بوارەکانی وەرزشدا. لە ساڵی 2020دا بەڕێبەرایەتی لاوان فێرگەیەکی هەبوو بە ناوی بەڕێبەرایەتی لاوان بەشی کوڕانەوە بە هاوکاری مامۆستا فریاد و مامۆستا ئادێستا هەستاین بە دروستکردنی فێرگەی بەشی کچان لە بەڕێبەرایەتی لاواندا لە ساڵ 2022دا هەتا ئێستاش بەردەوامین و یاریزانەکانمان بەشداری چەند بتوڵەیەکیشیان کردووە و لە ئێستادا یاریزانەکانمان لە نادی هەڵاڵجە یاری ئەکەن. بە ڕێژەیەکی بەرچاو وەرزشی کچان لە شارەکە یاکەم بوو، ئێمە هەستاین بەکردنەوەی ئەم فێرگەیە بۆ بەرەو پێشچوونی تواناکانی کچان لەم شارەیە. ئێمە تەمەنی 10 ساڵ وەرەگرین تا بۆ 16 ساڵ. لە دوای ئەوەوە گەر یاریزان باش بێ لەلایەن نادیەکانەوە داواکرێت و ئەڕۆنە ناو نادیەکانەوە و لە ئێستا چەند یاریزانێکە بۆ لە فێرگەکەماندا یاریزان تەمرینی کرد و فێرخواز بوو، ئێستا لە نادیەکاندا یاریەکەن. گرنگی وەرزش بۆ مناڵ زۆر گرنگە لە ڕووی جەستەییەوە بۆ جەستەی یاریزان بۆ جەستەی کەسەکە لە ڕووی تەندروستیەوە هەروە لە ڕووی لیاقەوە کەسەکە جەستێکی جیاوازە بێت لە کەسێکی یاری نەکرد بێت. هیوادارم دایکان و باوکان زیاتر هەوڵ بە مناڵەکانیان بنێرنە کایەکانی وەرزشەوە وەک ڕێژێکی زۆر لە ئێستای مناڵان خەریکی بەکارهێنانی مۆبایل جوڵیان کەم بووەتەوە، ئەمەش کاریگەری لەسەر جەستەیانە بێت. يلا